ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان هاوکاتە لەگەڵ ڕۆژانی ڕاپەڕینی پڕشکۆی خەڵکی کوردستان، هەماهەنگی پێشمەرگە و ڕێخستن و جەماوەر لە سەرخستنی ڕاپەڕینی خەڵکی کوردستاندا تەوەری گفتوگۆکەمان دەبێت بە میوانداری زۆر بەڕێز کاکی وا دێگەڵی پێشمەرگەی شۆڕشی گوڵان. کاکی وا خۆشحاڵین و بەخێڕێت. زۆر سوپاس، مەمنون بۆیەوە. کاکی وا گەڕانەوە بۆ ڕۆژانی ڕاپەڕین و داستانەکان و ئەو قەرەمانێتیانی پێشمەرگە شایانی ئەوەیە کە بەرنامەی سوڕوپڕی لەسەر بکرێەوە لە زۆر گۆشنیگاوە قسە لەسەرم بابەتە بکرێ. پێم خۆشە بەر لە چوونە ناو بابەتەکە و قسەکردن لە ڕۆژانی پێشمەرگایەتی ئێوە و بەشداری ئێوە لە ڕاپەڕینە، پێم خۆشە جەنابەت وەکو پێشمەرگەیەکی دێرین، وەکو پێشمەرگەیەکی شۆڕشی گوڵان، وەکو کاکیوا دێگەڵی پەیامی تۆ بۆ سیەکەمین ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی کوردستان چییە؟ تەوان بە بۆنەی ڕاپەڕینەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و لە کەسوکاری شەیدان لە پێشمەرگە قارەمانەکان لە هەموو کوردێک لە هەر چوار پارچەی کوردستانەکەم کە لەم ڕۆژەدا کوردستان لەژێر زوڵم و زۆری ستەمکارترین دیکتاتۆری سەردەم ڕزگاری بوو. کاچوە چواردەی سێ یادی لەدایکبوونی سەرۆک مستەفا بارزانیە، کەسێتی مستەفا بارزانی و ئەو ڕۆڵ و کاریگەری گەورەی کە ئەو لە مێژوو بزای ڕزگاری خوازی کوردستانە هەیە. پێم خۆشە بۆ لە دیدی جەنابتەوە لە خوێندنەوەی جەنابتەوە بە تایبەتی ئەو ساتانەی کە جەنابەت زۆر گەنج بوویت کە چوویتە ڕیزی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە سەردەمی شۆڕشی گوڵانە، ئیحساسی جەنابتان و ئەو پێشمەرگانەی کە لە سەردەمی شۆڕشی گوڵانە بەشدار بوون لەو بۆنەیە، پێم خۆشە پەیامی جەنابەت بۆ یادی لەدایکبوونی کەسێتی سەرۆک مستەفا بارزانی و کاریگەری کەسێتی مستەفا بارزانی لەسەر ئیحساسی ئێوە وەکو ئەو گەنجانەی کە لە نێو شۆڕشە خۆتان بینی بۆ. تاوان بارزانی نەمەر لە زۆر وێزگەی مێژووی گەلی کوردستانە بەڕاستی بە ڕۆڵێکی هەبووە و بۆتە ڕێبازێک و بۆتە توراسێکی گەورە، نەک بۆ میلەتی بۆ کوردستانی خۆمان بڵێن باشوور، بۆ ڕۆژهەڵات، بۆ پارچەکانی تری کوردستان ئیلهام بەخش بۆ بەڕاستی لە زۆر وێزگەی گرنگە، هەم لە کۆماری مەهاباد هەم کە دەورێکی قارەمانانەی بینی نەک لە زاری ئێمە، ئێستا لە زاری نارەکانی ئێمەشەوە ئێستا ئەترابەوەکەن کە بارزانی قارەمان بووە لەو وەزعەیە کە گەیشتۆتە لە ئاوی ئاراستپەڕیوەتەوە و گەشتۆتە رووسیا و لە زۆر وێزگەی تر لە نەکسەی شۆڕشی ئەیلولا بەڕاستی ئەو سەرکردەیە کاتێک کاچێتە ئێران دوای ئەوە دووبارە هەڵگیرسانەوەی شۆڕشی گوڵان دەست پێ کاتەوە و دوای ئەوەی کە بە ئەترافی ئەوانەی دەولی، ئەوانەی ڕۆژنامەنووسەکان، ئەوانەی کە لە نزیکەوە ناسیێنن پیاوێکی کارێزما بووە بەهۆی ئەوەی کە بارزانی شاهادێکی وای نەبووە وەکۆی کەسێ دکتۆرایی هەبێ ماستەری هەبێ، بەڵام بە ئەزمموی خۆی بووە بە سەرکردە و سەرکردەیەکی خۆڕزک بووە و لە ئەو ڕێبازەوە و لە بارزانەوە ئەو ئیلهامەی وەرگرتووە، یعنی کە لە نمونەی ئەخلاق، نمونەی سادەیی، نمونەی ئازایەتی، نمونەی خۆ نەچەماندن بووە. کاکیوە پێم خۆشە لەسەر کەسێتی مستەفا بارزانی بمێنینەوە و ڕۆڵی ئەو لە ناو شۆڕشە بە تایبەتی ئێوە کە کۆمەڵێک گەنج بوون، بە تایبەتیش جەنابەت زۆر گەنج بوویت کە کاتێک بەشداری شۆڕش بوویت و لە نێو ڕیزی ڕێخستەکانی پێشمەرگەی کوردستانە خۆت بینیەوەتەوە. کاریگەری کەسێتی مستەفا بارزانی لەسەر دیدی ئێوەی گەنج و خوێندنەوەتان یان ئەو چیرۆکانەی کە ئێوە پێی سەرسام بوون لەو زەمانەیە لەسەر کەسێتی مستەفا بارزانی لە بەرگریکردن لە قەزەی کوردی، لە عەدالەت، لەوەی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ پێشمەرگەکان و نوپینینی پێشمەرگە و گرنگیدان بە پێشمەرگە و ئەوەی زۆر جار کە تەکیدیشی لەوە کردوەوە ئەو خۆی بە پێشمەرگەی خەڵکی کوردستان نەزانێ و لە ڕیزی پێشمەرگای خۆی بینیوەتەوە. پێم خۆشە لەسەر و بابەتە بۆ نمونە لەو زەمانەیە ئەفسانەی سەرۆک مستەفا بارزانی لای ئێوە چی ئەگەیان یا چۆن؟ ئەفسانەی سەرۆک بارزانی تەڵان ئەوەی کە کردی بەڕاستی و کاتە یعنی وەزعی چینایەتی و بڵێن ئاغا و دەرەبەگووانە لە کوردستانە و لە پەرەی سەند بوو، لە زۆر شوێن زەم و زۆری لە خەڵگەکرا،
بەڵام بەهۆی شۆڕش و بارزانیەوە بە هۆنەی شۆڕشی ئەیلولەوە هەموو ئەو چین و توێژانە لە کرێکار لە ئاقا لە خان هەمووی لەو شۆڕشە بوونەوە یعنی بە جۆرێک تەئسیری بەرزانی لەسەریان بوو یعنی زۆر کەس کە سەرکردە بوو سەرکردەیەکی گەورە بوو یعنی تەنانەت کە ئاغا بوو پێی ناخۆش بوو پێی بڵێن ئاغا و لە هەموو نەبەردیەکانە بۆ خۆی سەرپەرشتی زۆربەی نەبەردەکانی کردووە و سادەیی و خەمخۆری خەڵکی هەژار و کەم دەرامەت بەڕاستیەکێک بووە لە سیفەتەکانی ئەو و زۆر جار ئەوەی کە بازەکرێت لەگەڵ پێشمەرگایانانی خوارەوە لەگە پێشمەرگای هەڵسوکەوتی کردووە بەڕاستی وەکو ئینسانێکی یعنی ئەوەی کە نمونەیی لە سەردەمی خۆیان و ئێستاش ئەوە هێنێ کە یعنی خەڵک وەکو مەدرسەیەکی گەورە ئێمە سوودی لێ ببینین. کاگیەوەی کە لە قسەکانی جەناوت باست کرد کە شۆڕشی ئەیلول و تاوکارەکەی شۆڕشی گوڵان چاکسازی کۆمەڵایەتی بەدوای خۆیان هێناوە لە کۆمەڵگەی کوردستان بە تایبەتی لە بابەتی چینی ئاغا و دەرەبەگ و جووتیار و ڕێخستنەوەی کۆمەڵگەی کوردی و هەمویان کۆکردنەوەیان لە سەنگەری هێزی پێشمەرگەی کوردستان و خەباتکردن بۆ قەزیەی کوردی. پێم خۆشە لەوە لە بابەتی ڕاپەڕینەوە دووبارە دوای قسەکردن لەسەر کەسێتی سەرۆک مستەفا بارزانی قسەیەک لەسەر ئەوە بکەین کە جەنابتان ساڵانێک بەر لە ڕاپەڕین پێشمەرگە بوون. پێم خۆشە هەندێک لە دیدگای خۆتان هەندێک لەو شێوازی مامەڵەکردن و ئیشکردنانی خۆتان وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەتی لە بەرنەدانی ئومێد لەوەی کە سەرباریەوەی کە بۆ نمونە پرۆسەی چینیا باران و ئەنفال هەبوو سەرباریەوەی کە حکوومەتی عێراقی جێش و جاشێکی زۆری هێنابوو منتیقەکە و گوشاری زۆری لە هێزی پێشمەرگەی کوردستانەکە بەڵام ئێوە ورەتان بەرنەیابوو و بەردەوامون لە خەباتکردن. تەبەن ئەو کاتی کە شۆڕشی گوڵان دەسی پێکرد بەڕاستی ڕژێمی بەعەز دوای نسکۆی با بڵێن شۆڕشی ئەیلول یعنی زەختێکی زۆر خست بۆ سەر گوندەکان و شارەکان و ڕێخستنەکان یعنی تەنانەت ئەگەر لە گوندێک لە شوێنێک لە شارەکانە قاوانێکی فیشەی کەلاشکۆفی بدۆزیایەوە زۆر بەدوایە ئەچوو خەڵکی ئەگرت خەڵکی ئەدامە کرد. وەکو پێشمەرگاتی ئێمەش زۆربەی پێشمەرگەکانی شۆڕشی گوڵان لە تەمەنێکی بەڕاستی مناڵیا بوون بە پێشمەرگە یعنی هەمووی لە تەمەنی 14 و 15 ساڵ و 18 ساڵ و 20 ساڵ و ئەوانەیە بوو. یعنی ئەو کاتە بەڕاستی وردە وردە ئیتر دوای دروستبوونەوەی شۆڕشی گوڵان ساڵ بە ساڵ هێزەکان زیاترە بوون و ناوچەکان لقەکان فراوانترە بوون و لە ناوچە ڕزگەرە کراوەکان بەڕاستی لە گوندەکان زۆری بازێکی ئەوەی کە لەژێر دەستی پێشمەرگا بوو ئاوەدا نەکراتەوە. ئەمە وای کرد کە هێزی پێشمەرگە بە تەواوی پەرە بستێنێ دوای ڕێکەوتنی 1986 بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هێزەکانی ئێمە لە منتیقەی بڵێن گۆڵێ و ئەوانەوە سیاگوێزەوانەوە پەڕینەوانێ و لە مندێقی خاسمەڕەشەوە هاتینە مندیقەی شەدەڵە لێوێ بارەگاماندانا پاشان چوینە مندیقەی قۆپی قەرەداخ و شەمەوێلەکە لە بناری شارە زور. لەو کاتەدا بەڕاستی گڕوتینێکی زۆر بە ڕێخستنەکانی پارتی درا پەیوەندیکردن بە ناو شارەکانەوە و پەیوەندی خەڵکی تێکۆشەر ئەوانەی کە لە تەنزیمات هەم کەشفە بوون هەم گەنجەکان و خوێنگەرمەکان پەیوەندیان بە شۆڕشەوە کرد و هێزێکی زۆر لە دەوری پارتی کۆبووەوە نمونەی دەیان داستان کەوەکو داستانی سپیلک و قوڵەپوشێن داستانی گرتنی قەرەداغ بە هاوبەشی لەگەڵ لایەنەکانەکە ینی ئەوانەی دەربەن باسەڕا لەو کاتانە ئەوە لە بادینانی شەڕەکانی کانی ماسێ و زاوێتەوەوانە بەڕاستی ئەوانە کاریگەریکی زۆری هەبوو دەنگدانەوەیکی زۆری هەبوو بۆ یەکەم جار بوو تقریبەن لە دوای نسکۆوە کە کورد یەکگرتنێکی هەموو حیزبەکان دروست بوو و ڕێکەوتنێکی گشتی دروست بوو و دوای ئەوە ڕژێمی بەعەز بەڕاستی تەنگەتاو بوو یعنی زۆربەی شوێنەکان ئازادەکران ناحیەکان ئازادەکران قەزاکان ئازادەکران بۆیە شاڵاوی ئەنفالەکان کە دەستی پێکرد بێڕەحمانە کەوتە وێزەی خەڵک و لە ناوشارەکان بەگرتن و ئێعدامکردنی خەڵک و کەسوکاری پێشمەرگە دەستی پێکرد و هێزەکانی پێشمەرگە بەهۆی بەکارهێنانی چەکی کیمیایی و هەموو جۆرە چەکانی ئەوی لەبەردەستیا بوو لە پێشمەرگەیەدا بووە پێشمەرگە پاشە کشەی کرد لەو کاتانەیە بەڕاستی هەمووی چوونە یعنی زۆربەی هێزی پێشمەرگە
چووە سنووری کوردستانی ئێران بڵێن ڕۆژهەڵات، بەڵام لە ڕووی سیاسیەوە ڕژێمی بەعز ڕژێمێکی بێزراو بوو لە ئەوروپاوە لە نەتەوە یەکگرتووەکان ئیدانەی هەموو ئەو کردەوانیان کرد کە لە ئەنفالەکان بڵێن بەرامبەر میلەتی ئێمە ئەنجامیدا بوو، بەڵام لە ڕووی ئاسکەریەوە هێزی پێشمەرگە پاشەکشەی کرد، بەڵام بە شێوەیەکی کاتی و ئێمە لە ناوچە سنووریەکان هەندیستان هێزی پێشمەرگە خۆی ڕێکخستەوە و هاتینەوە سنوورەکانی بە تایبەتی ئیتر پێش ڕاپەڕین هاتینە سنوورەکانی بڵێن کوردستانی باشوور و لە بارەگاماندانا و پەیوەندی کرایەوە بە ڕێخستنەکانی ناوشارەوە و چەندین چالاکیش ئەنجام درا لە ناو شار و شارۆچکانی کوردستانە. کاکیوە دەست خۆش دێ پێم خۆشە لەسەر بابەتی ئەو ورە بەرنەدانەی کە باست کرد سەرباریەوەی کە حکوومەت عێراقی جێشێکی زۆری ناو ناوچەکە بە ئەسلیحەی زۆر پێشکەوت و پەلاماری هێزی پێشمەرگەی کوردستانیا و هەوڵی ڕۆڵی پێشمەرگە سنووردار بکە، بەڵام ئێوە هەر بەو شێوەی کە بە جەنابەت باست کرد لە سەرجەم ناوچە سنووریەکان لە گوند و دێهاتەکان لە ئاوادانەکان حزۆرێکی گەورەتان هەبوو. پێم خۆشە لەو ڕوانگەیەوە قسەمان بۆ بکەی زیاتر کە زۆر جار پارتی لە سنووری پارێزگای سلێمانی حزۆری بەهێزی هەبووە، بەڵام پارتی کەمتر وەکو هەندێک لایەنی سیاسی تر بەم بابەتەوە هەڵای ئەعلامی کردووە، کەمتر ڕووناکی خستۆتە سەری لەبەرەوەی کە پارتی ئەدەبیاتی خۆی وایە کە ئیشی کردو بووی کە خەڵکی کوردستان ئازاد بێ، شۆڕشی کردووە، خەباتی کردووە، بەشداری سەرەکی ڕاپەڕین بووە لە پێناوی ئازادی خەڵکی کوردستان. پێم خۆشە قسەیەکی زیاترمان بۆ بکەین لەسەر ئامادەیی پێشمەرگە و ڕێخستنەکانی پارتی بە تایبەتیش لە سنووری پارێزگای سلێمانی. تەبەن مەبەستە پێش ڕاپەڕینە. تەوان پێش ڕاپەڕین بارەگاکانی ئێمە هەر زۆر پێش ڕاپەڕین هاتبوونەوە منتیقەی پاش بەردووەوانە منتیقەی پێنجوێن و چەند پێش ڕاپەڕین چەندین مەفرەزەمان ئێمە مەفرەزەی پارتیزان کە ئەو کاتە مەفرەزەی پارتیزان دروستکرا منێچێک بووم لەوانە چەندین مەفاریز ئێمە هاتینە ناوشارەوە بۆ پەیوەندی ڕێخستنەکان، چەندین مەفاریزی تر بەردەوام لە شوێنەکان لە شارباژێر لە پێنجوێن لە بادینان، یعنی لە هەموو شوێنەکانی ئەوەی کوردستان مەفرەزەکانی پارتی حزوری تەواویان هەبووە بە پێچەوانەیەوەی هەندێک کەس کە حەز ناکەم نایان بێنم لەم ڕۆژانەیاڵێ کە لە ڕاپەڕین هاتینەوە لە خانەقین و کەلار یەک نەفەری لێبووی وتی ڕێخستنی پارتیم ئەویش نەهادیان ئەڵێ برادەرێک وتی ئەوەنم لەگەڵا بوو و هەر بۆ خۆی بوو. ئەوانە هەموو ڕەدەکەینەوە بەڕاستی ئەوانە بە پێچەوانەوە پێش ڕاپەڕین و دوای ئەنفال کەمترین خەڵکی پێشمەرگەی پارتی تەسلیمە بووە. ئەو لایەنانەی کەس بەلێشاو ئەگەر پێشمەرگان تەسلیم بێتەوە کەمترین پێشمەرگەی ئێمە تەسلیم بۆتەوە، ئەو پێشمەرگانەی کە بەهۆی نەخۆشیەوان کەمترین خەڵکی ئێمە پێشمەرگەی دێرینی شۆڕشی گوڵان کە تەسلیم بۆتەوە خیانەتی نەکردووە، زۆر کەممان هەبووە. یعنی بەڕاستی خەڵکی کە ئەگەر لەوانەیە بەشی شێری بەرکەوتوێ پارتی زۆر کەمی هەبووە لەوانە. یعنی بۆیە ئەوانەی کاڵێ حزوریان کەم بووە ئەو لایەنانە بە پێچەوانەوە ڕێخستنەکانی ئێمە شاید بوو کەنەوەیە کاتینەوە چی خەڵکێک لە دەوری بارەگاکان کۆبووە، ئەوانە خەڵکی پارتی بوون. کاکیوە هێزی پێشمەرگەی کوردستان زیاتر لەم سنوورە لەکوێی ئینابوون لە شارباژێر لە پێنجوێن لە هەڵەبجە لە قەرەداغ، یعنی ئەو جموجۆڵانی کاکرا زیاتر لە چ ناوچەیەکەوە بوو؟ وڵای لە شارباژێر تەبەن بە حکمیەوەی وەختی خۆی ناوچەی چوارتا و سلێمانیش هەر لەو منتیقەیە بووە، لقی چوار هەر لە منتیقەی گۆڵە و شارباژێر رابووە بۆ حکومە لێوە جموجۆڵەکان زۆر بوو، لە منتیقەی هەورامانەوە زۆر بوو، یعنی ئەوەی بەنسبەت سلێمانی لە منتیقەی دووکانەوە هەر زۆر بوو، ئەوەی کە هەیە لە هەموو سنوورەکانەوە مەپارێزی پارتیزانی پارتیە بوو، یعنی بەردەوام سەردانی سلێمانیەکرا بە مەفرەزەی کەم 5 کەس 7 کەس پەیوەندیە ڕێخستنەکانیان ئەوانەی کە دابڕابوون بە پێش ئەنفالوانە هەمووی ئەوانە ڕێکخرانەوە و تەنزیم کرانەوە. کاکیوە پێم خۆشە وردە بینە قۆناغی ڕاپەڕینەوە بەر لە ڕاپەڕین ئێوە چۆن خۆتان ئامادە کرده بوو و پەیوەندی ئێوە ڕێخستنەکان لە ناو شار چۆن بوو؟ تەبەن ڕاپەڕین بەڕاستی هۆکارێکی ئەوەی کە ملهوڕی سەدام کە کوێتی داگیر کرد دوای ئەوە کە هەموو دەوڵەتانی ئەوروپا و ئەمریکاوانە داوای لێکرد بکشێتەوە نەکشایەوە، دوایەوە
کە هێزی هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا بە زۆر بە هێزی عسکەری و سەربازی دەریان کرد لە کوێت. بەڕاستی جێشی عێراقی تووشی هەزیمە و ڕووخانێکی زۆر بوو، یعنی لە ڕووی سەربازیەوە عێراق تێکشکا، لە ڕووی سیاسیشەوە هەر تێکشکا، هیچ وڵاتێکی وا پشگیری نەکرد. بۆیە لەو کاتانەیە کە ئەوە بوو بەڕاستی هێزی پێشمەرگە کەوتە خۆی و بەرەی کوردستانی دروست کرا کە دەوری سەرەکی کاک مەسعود بوو کە وەکو سەرۆکی بەری کوردستانی هەل لە هاتوچوا بوو بۆ قاسمەڕەش و بۆ لای یەکێتی و بۆ لای لایەنەکانی تر، و پێشمەرگە کەوتە ئەوەی کە زیاتر نزیک بێتەوە لە سنوورەکان، زیاتر مەپاریز بۆ ناو شارەکانە هات. دەرفەتێک دروست بوو عێراقیش لە ڕووی ئابووریە وەزعی زۆر خراپ و ڕێگای بە هەندێک خەڵک دابوو کە بچێتە سنوورەکان بۆ مەرزەکان بڵێن خۆراک و پێداویستی ئەوانە هاوردە بکەن، ڕێگای دابوو. ئەوەش دەرفەتێک بوو بۆ پێشمەرگە کە زۆرترین خەڵک ببینێ، و ئێمە هەموو بارەگاکانمان لە نور و دیوی ئێرانەوە هاتە ئەم دیەوە هەمووی مەفاریز تەشکیل کرا، خەڵک خۆ ئامادە کرا، یعنی پێشمەرگە هەمووی کۆڵە پشت و ئەوانەی ئامادە کرد، یعنی بۆ ئەوە چاوەڕوانیەوە بوو سەعادی سفر بێ و ڕاپەڕین بکرێ. لەبەرەوە وەزعی عێراق ئەو وەزع دووەلەی کە دروست بوو لە شەڕی کوێتە کە وەکو باسم کرد، عێراق تووشی هەزیمە و داڕوخانێکی گەورە بوو، و لە باشووریش لە براشیعەکان ئەوانیش ڕاپەڕینێکیان کرد، ئەوان سەرکوت کران، بەڵام ڕاپەڕینی خەڵکی کوردستان کە لە ڕانیەوە دەستی پێکرد بە گوڕوتینێکی و بە ورەیەکی شۆڕەجێڕانەوە و توانیان ڕانیە ڕزگارکەن و قەزا و ناحەکانی ئەوێ هەموو ڕزگار کران. دوایەوە حوتی سێش کە لە سلێمانی ڕاپەڕین دەستی پێکرد بە تووڕێیەکی زۆرەوە خەڵکی کوردستان و خەڵکی سلێمانی بەگشتدام و دەستگا داپڵەسەرەکانی سەداما چوونەوە. ئەو هێزە دیکتاتۆران لە چەند کاتژمێرێکە تەفروتورا کرد و هەموو بارەگاوینەکانیان هەزاران سەربازی ڕژێمی عێراق خۆیان تەسلیم کرد و چاکانیان فڕێە. ئەوەش گەورەیەک حەزەکەم یەکشت بیر بێنمەوە، ئەو هەموو سەرباز و ئەفسەر و جێشی شعبی ئەوەی کە ڕژێم هەبوو لە هەموو لیوا و فۆجەکانی چاکانیان فڕێیا و لە سلێمانی خەڵکی ئەم وڵاتی ئێمە خزمەتیان کردن، مەدامیان بۆ دانان بەبێەوەی کەسێکیان بکوژێ. ئەوانە نەبێت کە بەرگریان کرد و بەگشت خەڵکاچوونەوە، ئەوە شەڕ بوو کوژران بە سزای گەلگەیەندران، بەڵام ئەوانەی کە بەڕاستی لەگوڵ کاڵدریان پێ نەکودرا هەمویان بەڕێزەوە، یعنی کە ئەوە سەروەرێکی گەورەی ڕاپەڕینە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی توانیان شار و شارۆچەکان ڕزگار بکەن. و هێزی پێشمەرگەش بە تایبەتی ئێمە وەکو لقی چوار هێزێکی زۆر بووین بەڕاستی کە هاتنێ خوارەوە بەسەر پەرشتی کاقادرە و کاتە قادر بەرپرسی لقی چوار بوو، کاک فازەڕەوە بەرپرسی ناوچەی سلێمانی بوو و هێزێکی زۆر بوو. ئەو هێزەکەی پارتی یعنی گڕوتینێکی زۆریا بە خەڵکی سلێمانی و جەماوەری پارتی کە ئەو هێزەی پێشمەرگە گەیشتە سلێمانی و یعنی ئەوەندەی کە ورەی خەڵک بەرز بووەوانێ و بەگشت دام و دەستگا داپۆڵەسەرەکانی دوژمن ناچوونەوە ئەوانەی کە لە ناو شارەما بوون. کاچوە باسیوت کرد کە خەڵک بە ئەدەبیاتێکی کوردانەوە دیلەکانی حکوومەتی عێراقی سەرباری ئۆستەمەی کردویان نەکوژران و لە جێشی شعبی لە عەسکەر لە ئەمنەکان لە بەشێ لە خەڵکی دیکە کە کاتێک چەکانیان دانا کاتێک تەسلیمی خەڵکی کوردستان بوون، خەڵکی کوردستان بە حورمەتەوە بڕێکردنەوە بۆ ناوەڕاست و باشووری عێراق. پێم خۆشە قسەیەک لەسەر ئەوە بکەین کە ئەوەی کە خەڵکی کوردستان بەپاڵ ئەم قیەمە جوانەیە ڕۆژانی بەر لە ڕاپەڕین بە تایبەتی ڕێخستنەکان کە فوکۆڵێکیان تێکەوتە بوو لەوەی کە جارێکی تر پەیوەندیەکانی ئێوە وەکو هێزی پێشمەرگی کوردستان ڕێخستنەکان تونند و تۆڵ کرابووە، پەیوەندیەکان باشتر کرابوو. پێم خۆشە قسەی لەسەرەوە بکەی کە هاوشان ئێوە وەکو هێزی پێشمەرگی کوردستان کە داخڵە بوون ڕێخستنەکانیش هەماهەنگ و هاوکاریەوە بوون. ئەلۆ ڕوانگەیەوە خوێندنەوەی وەسیەیان قسەتان چییە؟ تەوان ئەوە دەورێکی کاریگەر و ڕێخستنەکان، یعنی هەموو جارێ جەنابی سەرۆکە فەرمووەکە پێشمەرگەیەک لە شاخەکان بڵێن ئازادە و چاکەی بەشانێتی و بەرگری لە خۆیەکە، بەڵام ئەگەر ڕێخستنەکانی ناوشارمان هەموو دەقەیەک دڵیان تەپەیە کە
ئێستا خۆخاسەیەک یان ئەمنێک بێتە سەر ماڵەکان چەکیشی پێنێ دیفاع لە خۆی بکاو لە ناو شارێکە یعنی دەوری ڕێخستنەکان زۆر مهم بوو ئێمە کە هاتینە داخلی سلێمانی بووین هەر ڕێخستنەکان بوو لە مەکتەبی کەمال کوردی لای ئەمەی شەید عوسمانی پێڵەن بارەکان بۆ حازر کرده بووین شوێنیان گرتە بوو ئەوانە هەموو ڕێخستنەکانیان کرد کە مەپارێزەکان هاتنە خوارەوە لە ماڵەکانە ئەوان ینی خزمەتی پێشمەرگانە کرد و پێشمەرگانە گواستەوە و ئەیان شاردەوە و هاوکاریانە کرد و کە سوکاریانە نابۆ ماڵەکەەوە بەنهێنی یعنی ئەمە هەمووی دەوری ڕێخستنەکان بوو یعنی دەوری ڕێخستنەکان ئیناوشار بەڕاستی هیچی لە دەوری پێشمەرگە کەمتر نەبووە ئەگەر زیاتر نەبێ بەڕاستی بە ئەوانە ئێستاش بەداخەوە عنی وەکو سەربازی ونوان من حەزەکەم لێرە ناوی ماڵی کاک سڵێمان بێنم ئێمەکە هاتی بەڕاستی سڵێمانی عەلیاغا بەڕاستیەوانە پیاوی تێکۆشەر بوون یعنی ماڵ و مناڵ و خێزانەکانی خۆیان ئەخستە مەترسیەوە کە بۆ خۆ دەزانیەکە مەفرەزێکی پێشمەرگە لە ماڵێکا بووایە ئیتر ئەو ماڵە یعنی تیاچووەکە بزاندرایە ینی خۆیان ئەخستە بەر ئەو مەترسیە گەورەیە بەڕاستی ینی دەوریان وەکو پێشمەرگەوا بوو ئەگەر زیاتر نەبێ کەمتر نەبووە کاکیوە پێم خۆشە هەندێک بڕگە یا هەندێک لە چیرۆکەکانی ئەو قۆناغا بە تایبەتی ڕۆژانی دەستپێچە ڕاپەڕین لە هەماهەنگی و ئەو کەفوکڵەی کە لە بینی هێزی پێشمەرگەی کوردستان و ڕێخستنەکان و جەماوەرە دروست بوو لە هاوکاریکردن لە هەماهەنگی لە پێشوازیکردنی ئێوە کە خەڵک تەعاتوفێکی گەورەیە بوو زەمانە لە بۆی کە هێزی پێشمەرگەی کوردستان داخلی شارەکانە بێتەوە و کوردستان ئازادە بێت تەبان ئەو خۆشیە و کاتە ینی ئێستا بڵێم وەسف ناکرێت بڕوات هەبێت کە ئەوە وتیانەوە سلێمانی و ئەوە گەیشتینە سلێمانی ینی خەڵکە دەبینی کە باوەشی پیاکردی و ئەوانە نەدەزانی بۆ خۆت چی بکەیت خەڵک بە چەکی خۆیەوە ینی خۆشیەک بوو ینی هەستە دەکرد بڕوا دەبێ ئاها چۆنەڵی لە خۆشیە ئافری دڵت تەپەتەپیە کرد ینی لە خۆشیانی تۆ لە وەزعێکی ئاوە نالەبار دوای ئەنفالەکان بەڕاستی ناومێدێکی زۆر ڕووی کرد بۆ وەزعی پێشمەرگە لە بارەگایە بوو دوور لە کەسوکاری بوو ئەو کاتە هیچ ئامرازێکی پەیوەندیش نەبوو ینی تۆ هەتا یعنی بە 5-6 ساڵیش هەر بزانی وەزعی باوکو و کەسوکارت چییە نەدەزانی یعنی تۆ لە پڕێکە ئەوە دروست بوو بەڕاستی وەرچەرخانێکی گەورە بوو خۆشیەک بوو یعنی بڵێم بە هیچ کەلیمەیەک نییە کە وەسفی بکە کاک هیوا چیرۆکێکی ئەو ڕۆژانەی سەرەتای ڕاپەڕینت بیر بێت لەوەی کە کاتی گەڕانەوە بۆ ناو خێزان کاتێکی دوور ئەو ماوە دووری کە جەنابتان دوور بوون بۆ ناو دۆستەکان بۆ ناو هاوڕێکان پێشوازی خەڵک لەسەر ئاستە گشتیەکە لە هێزی پێشمەرگەی کوردستان هەندێک چیرۆکی و قۆناغە نەگەر چەند کورتە چیرۆکێکیش بێت پێمان خۆشە باسی بکەیت وڵا چیرۆک تەمان زۆر بوو کاتە پێش ڕاپەڕینی تر کۆبوونەوە ئاکراشتەکرا ئێمە بەڕەحمەت پێ دکتۆر عەلیەکمان هەبوو دکتۆر عەلی بابا شاوەیس تەمەن ئامۆزایەکی دکتۆر ڕۆژ بوو برای دکتۆر لێرە ئەو جارێ باسیە کرێک و غەز دەبینەوە کە چوینەوە بەشی مەسئولیەتی شارەکان ناکەنی گەڕەکانەوە نەکە من یعنی بەنسبەت کوردستانەوە ئێمە هێزی پێشمەرگە کەمەوانە بەش ناکەن جا زۆری اینجا پێوتین دکتۆر عەلی اینجا یەک و مشکلەکەتان شاهدەکە سبێنە شاهدەتان دیاڵن نەخوێنەوارن جاو کاتە پیانەوەتی مەڕاستیەوە ئەوە شادەیەوە شادەی شەرەف و کوردایەتیە یعنی بەداخەوە ئەڵێم زۆربەی ئەو هاوڕێ و هەواڵە تێکۆشەرانەمانەوانەی کە پێشمەرگە بووین بەیەکەوە لە ڕاپەڕی ناتینەوە هەندێکیان کۆچی دوایان کردووە هەندێکیان شەهید بوون و سڵاو و درود بۆ گۆڕی بەرزە فڕیانەوانی شەهید بوون و زۆر بەشیانەوە وەکو ئێمە ماوین و ئازادیەکە بە چاوی خۆمانە بینین ئەوەی کە زۆر خۆش بوو و کاتە بەڕاستی وەزعی مادی پێشمەرگە هەمووی خراپ بوو جاریوا بوو پارەمان کۆ کردەوە بە هەمومان بۆی بڵێن خواردنێکی باشین کەینە هەان لە بانەوانە بێنین و بە هەمومان پارەکەمان کۆ کردەوە و کاتە بەڕاستی پێشمەرگە هینێکی مادی نەبوو شتێکمان هەبوو هاوکاریەک هەمووی کۆکراوەیان لە من سەرینەکەی دانا کەس پێویستی بەوە نەبوو ئەو پێویستی بووە لەوە هەڵیەگرت و وەر پێشی ناوت یعنی ئەو کاتە ڕۆحیەتێکی زۆر خۆشە بوو ڕۆحیەتێکی زۆر کوردانە و پاک و نیشتیمان پەروەری هەبوو و ئێستاش ئەو ئازادیەی کە هەیە
هەندێک کەس ئەیەنە بەردانە و تەرشتر ئێمە ناڵێن کەم و کوڕی نییە لە وڵاتێمەیە گەندەڵی نییە ئەوە هەیە هەموو متتەفقین لەسەرەوە هەیە بەڵام دوای ڕاپەڕین ئەوە ئێستا 2 جیل پەروەردە بووە ئەو لەوەی 31 ساڵەیە تقریبەن بە 2-3 ساڵیکە چێتە 2 جیلی ئەم جیلە ئێمە کەم تەرخەم بووین لەوە کە یعنی تاوانەکانی بەعس و تاوانەکانی پێشتر وڵاتە دەوڵەتەیەک لە دوایەکانی عێراق نەمانتوانیوە لە پرۆسەی خوێندنە لە ئیبتیداییەوە هەتا زانکۆکانیش یعنی ئەمە بەنەوەکانمان بگەێنین ئەو نەوەی ئێستا پەروەردە بووە داواکاریچکەی هەیە جیلێکە بەڕاستی ئەو مێژوە نازانێ بەڵام ئێمە ئازانین ئێمە ئەڵێن ئەگەر یعنی گڵ بخۆین ناشکری ناکەین بۆەوەی کە ئەمە ئازادی هەیە کاتی خۆی ئەگەر بەس ڕێگام بدایە لە شەستیەکەی سلێمانی هەتا ئەزمر خەڵک بچوویە گەورەترین ئازادی بوو بۆ خەڵک هەر لەو دوو شەستەکەەوە بیان هێشتا دانیشی ئێستا خەڵک بە ئارەزووی خۆی ئەڕوا دێ قساکە سۆسیال میدیا لە ئەوە یعنی ئەمە ئازادیەکی زۆر هەیە بەڵام ئەوە معنایەوە نییە کەم و کوڕیمان نییە معنای ئەوە نییە ئەو دووجیلە کە ئیتر هەموو شتێک سفر کاتەوە خەبات و ماندوو بوون و شەیدەکان و تێکۆشەران و هەموو شۆڕشەکانی کوردین کاتەوە ئەوە یەکێکە لەوانەیە کە ئێمە بەڕاستی کەم تەرخەمووین بەرامبەر ئەو جیلانەی کە دروزە بن و لە پرۆسەی خوێندنە لە ئیبتیداییەوە من داواکارم لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی پەروەردە ینی کارێک بکەن بە میکانیزمێک یعنی ئەو گەنجەیەکی نەبێ مێژووی وڵاتەکەی خۆی بزانێ ئیمیلەتەکەی خۆی بزانێن نەهامەتی وڵاتەکەی خۆی بخرێتە بەرچاو ئەگەر نەخرێتە بەرچاو بەڕاستی گەنجێکی سەرشێتی سەرلێشێوە و بێ معلومات دەرەچێ کە مێژووی وڵاتەکەی خۆی نازانێ کاکیوە پێم خۆشە بگەڕینەوە بۆ ڕۆژانی 5 و 6 و 7 و 8 ساڵی 1990 کە ئێوە جارێکتر بە جەماوەر ئاشنا بوونەوە هاتنەوە ناو شارەکان ئیحساسی خەڵک لەو ڕۆژەیە سەبارەت بە پێشمەرگە چی بوو و چۆن بوو؟ تەمەن پێشمەرگە ناوێکی پیرۆز بوو یعنی ناوێکی ئەفسوناوی بوو ئەفسانە یعنی نەک ئەوە هەر بۆ لە ناو خەڵک و کوردستان و میلەتەکەمان یعنی بەرامبەر دوژمنەکان و بەعسیەکان و قووەت خاسە و ئەمرەکانیش یعنی ناوێکی بەڕاستی تۆقێنەر بوو بۆ دوژمنەکان کە یاموت پێشمەرگە ئیتر بە ئینسانێکی ئاسایی تێناگەی وێ زانی ئەمە ئینسانەکە ئیتر هەر ئەیخنچێنێ و هی لەبێ ینی لە هزنی دوژمنە ئاوا بوو پێشمەرگە یعنی ئەگەر لە شوێنێکە بۆ نمونە لە ئەمفالەکانە ئێمە 11 کەس بە شاخی دەمەشێرەوە بووین لەمە هەتا ئەمفالەکە تاوا بوو ئەو هەموو هێزەی نەبوو هەموو ئەو شاخولیانە لە دوژمن بوو بە پێشمەرگە ئەوە ناوێکی بەڕاستی گەورە بوو لە ناو میلەتەکەشمانە بەڕاستی کە هاتی ئەنکە خەڵگەی بوو پێشمەرگە خەڵک باوەشی پیا کرد خواخوای بوو ماچێکی بکە پێشمەرگە ئەوەندە ناوێکی پیرۆز بوو ئەوەندە هەر ناوێکی پیرۆزە بەڵام بە تایبەتی لەو کاتەیە کە دوای ئەنفالەکان پێشمەرگە دوور بوو لە خەڵک لە جەماوەر یعنی بەڕاستەوخۆ هەموو کۆمەڵگا و ناحیە و قەزاکان هەمووی ڕاگوازرا بووم بۆ ئۆردوگا زۆر ئەمریکان پێشمەرگە دوور بوو بەڕاستی ئەو شادبوونەوەیە ئەو لە ئامێزگردنی پێشمەرگە قەت من لەبیرم ناچێت کاکیوە دێگەڵی پێشمەرگەی شۆڕشی گوڵان سپاس بۆ ئامادەبوونت و یادی ڕاپەڕین هەر بەرز و پڕشکۆگە زۆر سپاس بۆ ئێوە لە هەموو گەلی کوردستان تەمان ئەم ڕۆژ یادی ڕاپەڕینی بادینانیشە لە خەڵکی بادینانیش پیرۆز بێ و ئەم یادە هیوادارم لەمە دوای عنی بە سیستماتیک بکرێت لە وڵاتی ئێمە لە کوردستانە کاڵێن بە سیستماتیک یعنی بەرنامەیەکی بۆ دانرێ بکرێتە قاڵبێکی نیشتیمانی و ڕۆژێکیش دانرێ بۆ ڕۆژی پێشمەرگە بەڕاستی کاوە خەلەلێکی گەورەیە نیمانە یعنی ڕۆژێک هەبێت لەم وڵاتەیە بۆ بکرێ بە پشووی ڕسمی کە بڵێن ئەمە ڕۆژی پێشمەرگەیە زۆر سپاسانەکەی خۆش بێ و سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت ئازیزان تا بەرنامەیەکی تر تا ڕاوەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت